بە ئامەبەستی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بەشەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ جگەلەوەی ڕۆژانە خزمەتەکانی پێشکەش دەکات هاوکات شەوانش کراوە دەبێت و هاوڵاتیان دەتوانن بە مەبەستی پشکنین و وەرگرتنی چارەسەرەکانیان سەردانی بکەن. لای خۆیانەوە هاوڵاتیانی سنوورەکە وێڕای سوپاس و دەستخۆشییان بۆ کۆمەڵگەی پزیشکی بەخشین هاوکات پێیان وایە لە ڕووی نرخ و کوالێتیشەوە دەرمان و پشکنینەکانی کۆمەڵگەکە جیاوازیەکی زۆری لەگەڵ شوێنەکانی دیکەدا هەیە. داواکاریشن لە زووترین کاتدا تەواوی بەشەکانی دیکەی کۆمەڵگەکە بکرێتەوە و هاوڵاتیان لێی سوودمەند بن. بەڵێ لەخوا بە زێبارە وڵای شتێکی باشە یعنی جێگای دەستخۆشیە لەخوای گەورە بە زیاویە بەڕاستی شتێکی زۆر باشە خاص بە تایبەتی لەم ڕەمەزانەیە یعنی دوای تەراویح ئەم فەحسانەوە مختەبەرانەوە سەیدە لێ هەیە زۆر باشە یعنی نرخێکی گونجاوە یعنی شتێکی باشە کوالێتەکەی بەرزە لەخوا بە زیاوی یعنی شتێکی ئەوەیە کە بەڕاستی یعنی جێگەی دەستخۆشین بەم ڕەمەزانە دوای ئەم تەراویحەیە خەڵکە بەڕاستی بەڕۆژ هەموو کەسێ ناتوانێت سەردانی ئێرە بکات لەبەر ڕەمەزانەکە و لەبەر ئیلاج و کەسێکمان دوودبوونی خۆیان بە کە دوای تەراویح ئەیکەنەوە زۆر شتێکی باشە بۆ خەڵکە لەخوا بە زیاوی شتێکی گونجاو باشە یعنی جێگەی ئەوەیە کە بەڕاستی نەک هەر خۆیان هەموو خەڵکە هەڵسێ بۆی کە داوا بکەن بەڕاستی پزیشکان دابرشن و نەخۆش ببین و پاس و شتەکانیان بەوەزودی بۆ بکەن. وڵای زۆر پێویستە بە خاستم بۆم شارە ینی شتێکی گەل لە چاکە و داوا دەرمانەکەی زۆر هەرزانە و زۆر پێویستە لەم مای ڕەمەزانەیەکە هەبێت شەوان تریشە بێ هەر چاکترە بەڵام خاستان لە ڕەمەزانە وەڵا زۆر جێگای دەستخۆشیە و خێرتان بنووسێت خوا باداشتان باتۆ شتێ باش ئەگە دکتۆرشتان بۆ بێ زۆر باشە بۆ شارەکە شتێ باش نرخیشی زۆر فەرقی هەیە لەگەڵ بازارڕا و شتێ باشە. سەرپەرشتیاری کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش لە قەزای چەمچەماڵ باس لەوە دەکات مەبەستیان لەکردنەوەی بەشەکانی کۆمەڵگەکەیان لە شەوانی ڕەمەزاندا خزمەتکردنی هاوڵاتیانی سنوورەکەیە. سەبارەت بەکردنەوەی تەواوی بەشەکانی دیکەی کۆمەڵگەکەش ناوبراوتی لە هەوڵی بەردەوام داین بۆ ئەوەی لە ئایندەیەکی نزیکدا تەواوی بەشەکانی دیکەش بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بکرێتەوە. لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانە بە پێویستمان زانی خزمەتەکانمان بەرفراوانتر کەین بۆ ئەوەی کە خەڵکێکی زیاتر بتوانێت سەردانمان بکە و ئەو تێستانەی کە پێویستیان پێێتی و لەگەڵ ئەو دەرمانانی کە پێویستیان بەشی تیشکە کراوەیە سوودمەند بن. بۆ ئەوم بابەتە ئێمە بێجگە لە شەفتی ئێواران کە لە سەعات 1:02 دەست پێەکەین بە کارەکانمان تا پێش کاتی ئیفطار و بەربانگ بەردەوام بێ دواتریش دوات لە نوێژی تەراویح بەدواوە جارێکی تر ستافی نوێمان دێتەوە سەرکار و تاکو سەعات 11 بۆ 12 شەو بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانی شارەکەمانە بێ ئەمەش لە پێناویەوەی کە چونکە معلوم کە خەڵک بەڕۆژوو بێت تااقەت و مادووبوونی ڕووی تێکە بۆیە ئەم شەفتەی شەوەمان ئیزافە کردو تا بتوانن بێسراحەت بکەنە لای ئێمە و فەحسەکانیان پێداویستەکانی لای ئێمە جێبەجێ بکرێن. ماوەی کەمتر لە 3 مانگە چەند بەشێکی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە قەزای چەمچەماڵ بەڕووی هاوڵاتیاندا کراونەتەوە. باوتەی چین و توێژە جیاوازەکانی سنوورەکەش وێڕای ئەوەی تەواوی بەشەکانی کۆمەڵگەکە نەکراونەتەوە بەڵام ئەو بەشانەی کار دەکەن خزمەتێکی زۆریان بە دانیشتوانی ناوچەکە گەیاندووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.